ڕەنگە تەرمی گەنجەکەی سلێمانی لە گۆڕەکەی دەربهێنرێتەوە. ئەمە قسەی کەسوکاری سەهەند ئەحمەدی تەمەن 17 ساڵانە کە ئێواری دوێنێ لا ڕووداوێکی تەمومژاویدا لە سلێمانی گیانی لەدەستدا. گیان لەدەستدانی سەهەند بە دوو چیرۆکی جیاواز دەگەڕێتەوە. شێوازی گێڕانەوەی چیرۆکەکە لای کەسوکارەکەی و پۆلیس جیاوازە. کەسوکارەکەی سەهەند گومانیان لە گیان لەدەستدانی کوڕەکەیان هەیە و دەڵێن پۆلیس پێی گوتووی کامێرەکانی چاودێری ئەو شوێنە کار ناکات کە تێیدا گیانی لەدەستداوە. تەرمێک کە ئەچێتە تەبعەدلی لازمە کە دوای شیکاری خۆیان ئەو دکتۆرە بەڕێزانەی ئەوێ ئەزانن کە دوای شیکاری ئەبێ وەرەقەی دکتۆر دەن بە ئێمە. زانیاری ئەو مردنەوە ئەو کوشتنە بدەن بە ئێمە. تا ئێستا نەدراوەکەن. ئێستا گەورەکانمان پێمان بڵێ لە ماوەی چارەکی 20 دقیقە تەرمەکە دەرێنی. بەڵێ ئەیبین بە بێگومانیش دەری ئەهێنینەوە ئەیبین بۆ شوێنێکی تر. چونکە ئێمە سیقەمان بەم راپۆرتی پزیشکیە نیە. شایەتەکان ئەڵێ لێیان داوە. دەستیان سۆتە پشتی کە لە بچەیان کردووە و دەمانچەیان لێداوە چونکە من بڵێم جەستەی لێدرانی پێوەیە لێدرانی پێوە نییە. هەموو زەربەکە گەیوەتە ناوچاوی ئێرەی سەهەند کونە دووتێتی ئێرەیەکی ئەمە کە دەمانچەی لێدراوە. پۆلیس چیرۆکەکە بە جۆرێکی دیکە دەگەڕێتەوە دەڵێت سەهەند تۆمەتبار بووە و بۆ ماوەی 2 ڕۆژ تۆقیف کراوە. لە دووەم ڕۆژی مانەوەیدا لا بنکەی پۆلیسی سەرچنار هەڵاتووە و چەند کارمەندێکی پۆلیسیش دوای کەوتون. لە کاتی هەڵاتنەکەشدا سەهەند کەوتووە و بەو هۆیەوە دەستگیر کراوەتەوە و جارێکی دیکە براوەتەوە بۆ بنکەی پۆلیسی سەرچنار. کەسە گیانی لەدەستداوە لەناو ژووری نەزارەتەکەی کە لە بنکەی پۆلیسی سەرچنارایە. ئێمەش نازانین، ئێمەش نردومانەسە توبی عەدلی بۆی بزانین هۆکاری ڕاستەقینەی گیانلەدەستدانی ئەم کوڕە چییە؟ ئایا لێی دراوە یا لێی نەدراوە؟ هەموو پرسیارەمان لە توب عەدلی کردووە کاکە خۆ ئێمە دانیشتوین ئێمە بەرگری لە خەڵکەکەین. ئەگەر ئەو کامێرانە ئیشکایە ئیژنەکە بێ هۆکارێک هەبێ ئەگەر پێشتر لە کار کەوتی بێ چەند ڕۆژیشتر یعنی ڤیدۆی ڕۆژەکانی پێشتر نەبێ ئەوە دیارە سڕابێتەوە. بەڵام ئەگەر هەل لە کار کەوت بێەوە دەسەڵات نییە چونکە ئێمە هەندێک جار کە شتێکمان لە کارەکە بێ لیژنە قەرار بە تا بۆمانەکردنەوە پاژۆ ئەوە کێشە نییە لە دەرەوەی مرکزەکەش کامێرە هەیە خۆ نابێ ئیسنادکردنە سەر یەک کامێرە یەک شوێن کامێرەی تر هەیە و لیژنەکەش کارایە و هەل یەکەم ڕۆژی تیمەکانی بەڵگەی تاوان ئیجراعاتی قانونیان کرد لەسەر شوێنی حادسەکە. ئەوەی بڕیاری کۆتایی لەسەر دۆسەی سەهەند ئەحمەدی کۆچکردو دەدات راپۆرتی پەیمانگای پزیشکی دادا کە هێشتا ئەنجامەکەی ئاشکرا نەکراوە. بەڵام لەسەر دۆسیەکە نزیکەی 5 کارمەندی پۆلیسی سەرچنار دەستگیر کراون و لیژنێکی لێکۆڵینەوەش لە ڕووداوەکە پێکهێنراوە. لای خۆیەوە داواکاری گشتی هەرێمی کوردستان ڕایگەیان بە دواداچوونیان لەسەر ئەم دۆسەیە دەست پێ کردووە و سەرۆکی داواکاری گشتی پەیوەندی با بەڕێوەبەری گشتی پۆلیسی سلێمانیەوە کردووە و داوای پێکهێنانی لیژنەیەکی کردووە بە مەبەستی زانینی ڕاستیەکان و هۆکاری گیان لەدەستدانی سەهەند. هاوکات داوای لا بەڕێوەبەری پزیشکی دادی سلێمانی کردووە کە وێنەیەک لە راپۆرتەکانی بۆ بنێرێت. بەپێی مادەی 108 لا بنەماکانی دادگای سزایی ئەگەر تۆمەتبارێک لەدەست هێزە ئەمنیەکان هەڵات هێزەکان ڕێگە پێدراون دوای تۆمەتبارەکە بکەون و دەستگیری بکەنەوە. بەڵام نابێت بە شێوەیەک مامەڵە لەگەڵ تۆمەتبارەکەدا بکرێت کە ببێتە هۆی گیان لەدەستدانی.